پرۆژەیەک بۆ کەمکردنەوەی بەفیرۆزانی ئاو لەلایەن دوو خوێندکارە لە زانکۆی ئەمریکی ئەنجام دەدرێت. ئەمە باز لە پرۆژەیە دەکەین، باز لە ئامادەکاریەکان دەکەین، بازین ئامادەکاریەکان چۆنن لە هەمان کاتدا بە دیاریکراوی باز لە سوودی ئەم پرۆژەیەش دەکەین. بێگومان من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاگڕێ بەربەرهەم کە خوێندکار، هەروەها ئۆسکار ڕێبوار کە ئەویش بە هەماشە خوێندکاری زانکۆی ئەمریکین بەخێبێن. کاگڕێ بەر ئەمێ سەرتا باز لەم پرۆژەیەمان بۆ بکەی، پرۆژەی کەمکردنەوەی بەفیرۆزانی ئاوە. سەرتا باز لەم پرۆژەیەمان بۆ بکە، دوای دێنە سەر بابەتەکانی دیکە. ئەم پرۆژەیە ناسراوە بە شەید ڤۆڵز بە ئینگلیزی، واتە تۆپی سێوەر بە کوردی. ئەم تۆپانە تۆپێکی پلاستیکی ڕەشن کە ئەخرێنە ناو ئاوی ڕووبار و بەنداوەکانەوە کە یارمەتی ئەوە ئايات کردداری بە هەڵمبوون لە سایانەوە کەم بێتەوە و هەروەها ئەو سادەی ئەمێنێتەوە بۆ تووشی قەیرانی بارانباری نەبین. هەروەها ئەم تۆپە یارمەتی ئەوە دەدات کە سەرچاوە خۆراکەکانی وەکو ماسی ئەپارێزە لەسەر ڕووی ئاوەکە و هەروەها ناهێڵێت ئاوەکە پیس بێت، وەکو فلتەرێکش لە ناو ئاوەکە بەکاردێت. بەڵێ کاک ئۆسکار، ئەمە هەندێک باز لە سوودەکانی کردمە، باز لە سوودەکانی دیکەشمان بۆ بکەیت. لەگەڵەوە دەیەوە ئامادەکاریەکانتان چۆن بوو ینی بۆ ئەم پرۆژەیە؟ بۆ ڕۆژی زانکۆ بۆ ئەوەی تەقدیم بکەین ئایا چیمان حازرا خۆت خوێندکارەکانمان تا چەندێک بەرەو پێشەوە چووە باشە. بۆیە ئێمە دەستمان کرد بە دروستکردنی تۆپێک باشەکەەوە قازانجی هەبێ بۆ بیئێ بۆ ژینگەی هەرێمی کوردستان. بۆیە بیرمان کردەوە ئایا هەرێمی کوردستان بەچی سەرچایەک زۆر باشە بە ناوبانگە بۆ بە چ شتێکی زۆر زیادەڕەوەی ئەکرێت و قەیران دروستەکە لە هەرێمەکەمانەوە و ئەبێتە کێشەیەکی سەرەکی بۆ هەرێمەکەمان. بۆیە ئێمە بیرمان کردەوە بە دوای گەڕین چیمان دۆزی و سەرچاو ئاویەکان. سەرچاو ئاویەکان هەرێمی کوردستان بەکارێ بۆ بەرهێمێنانی کارەبا، وەروەوە بەکارێت بۆ ئاوی ماڵان باشە، وەروە بۆ زۆر شتی تریش بەکارێت و سوودی لێ ئەبینرێت. بۆیە سێرمان کرد کە ئاوێکی زۆر بە فێڕ ئەچێ لە هەرێمەکەمانەوە کەوا مانگی هاوێنیش لە هەرێمەکەیت وەکو خۆتان ئاگادارن پلەی گەرمان زۆر بەرزە بێتەوە و ئەبێتە هۆکاری ئەوەی کە وا زۆربەی زۆری ئاو سەرچاو ئاوەکانمان ببێ بە هەموو بچێتەوە ئاسمان و هیچ ئەگەرێکیشی نییە کەوا لە مانگی نووە یاخود لە زستانە بێتەوە بە بارانبارین و بچێتەوە ناو سەرچاو ئاویەکان. بۆیە ئێمە بیرمان کردەوە چی بکەین بە دروستکردنی ئەم تۆپە باشە. ئەم تۆپە خۆی لە دوو چین پێگاتەوە، چینی سەرۆی کەوا بە کاملی قەپات کراوە داخراوە خۆی لە سەرشاشەیە نارتی نیشانە درێت. بەس ئەم شێوەی تۆپەکانە گەر بەردەست بە باشتریش بوو بۆ یەپشین بینەران بین ئەهان چۆنە و شێوەیەکی چۆنەیە ئاگادارمان کردەوە ئیتر ئەوانەکەتەوە لای جامیعە چکە لەم کاتە جامیعە نەکرابەوە و کارمەندەکانی زۆرێکیان لێ ئامادە نەبوون. زۆر باشە، ینی ئێستا ئەم شێوە تۆپانەیە کە شێوەی ڕەشە ڕەنگی ڕەشە بۆ نیشانە درێ. بۆی ئێمەش ڕەنگی ڕەشمان هەڵبژارد. بۆچی؟ چکە ڕەنگی ڕەش ئەبێتە نێشتنی قەوزە هەردانێکی ینی بۆ چەند مەتر مربع بێت. ئیتر ئەوە ئەکوێتەوە سەر حکومات کە خۆی چەندێک هەڵبژێری بۆ پرۆژ ئاویەکان، چکە خۆی لە 2 ئینچەوە دەست پێکات تاوەکو 8 ئینچ. بەڵام ئەوەی کە ئێمە پێویستمان ئەبێت و بەکاری بێنین 4 ئینچە. بۆچی 4 ئینچەکە لە بەروی حەدی وەسەتی شێتی و باشتری ژەمێنێتەوە. بەڵێ ینی کاک ئۆسکار تۆ ئەمەژە بۆ کرد لە مانگینەوەات ئێوە نزیکەی 8 مانگ تەنها دوو خوێندکار خەریکی ئەم پرۆژەیە بوون. بەڵێ باشە، ئەو ئامادەکاریانە یاخود ئەو پێداویستیانە لە بەردەست ئێوەیە بوو ینی بتوانن پرۆژێکی ئاوا ئەنجام دەن، ئەوانەی کە زەڕۆر بوو ئێوە لە پێکاتی ئەم پرۆژەیە بەکاری بێنن، ئەوانەی کە ئێوە وەکو ئەولویەت بەکارتان هێناوە. بەڵ هەموو شتێکمان بەردەست بوو. سوپاس بخوا جامیعە و کارمان بوو زۆر هاوکاری تەلەبەکانی کرد بۆی هەموو شتێکیان بۆ دابین کاکەوا پێویستیانە. باش کاک ڕێبەر، ئێوە ئەم پرۆژەیەتان پێشکەش بە هیچ لایەنێک کردووە کە ئێوە پرۆژێکی وە ئامادەتان کردو و ئەنجامتان داوە؟ تاکو ئێستا نەخێر پێشکەش بە هیچ لایەنێک نەکراوە، بەڵام لێرەوە حەزمان کرد لە شاشێکی ئێوە پێشکەشی لایەنی پەیوەندیداری بکەین. باش کاک ڕێبەر، ینی هەرێکێک لەم تۆپانە کە تازە نیشاندرا لەسەر شاشەی ئەنارتی تۆپێکی ڕەش بوو، ینی ماوەی چەندێک کار دەکات، ماوەی چەندێک ئەمێنێتەوە؟ هەر تۆپێک بۆ 12 ساڵ بەکاردێت و دوای ئەو 12 ساڵە بە هەمان شێوە ڕیسایکڵەکرێت، یانی دووبارە ئەکەوێتەوە بەکارهێنان و هەروەها تێچووی هەر تۆپێک 50 سنتە $2. ئەمێت کاگرە بە وردەکاریەکەمان بۆ باسکەی لەبارەی سوودەکانی لە هەمان کاتدا کە تۆ ئاماژە بۆ کرد و دوای 12 ساڵ ڕیسایکڵەکرێتەوە، واتە چۆن ئەمە؟ تۆپەکە خۆی پلاستیکە، ئەشە دوای 12 ساڵ هەر لە کارگەکانە ڕیسایکڵەکرێتەوە و دووبارە بەکارێتەوە بار بە شێوەی یەکەم جار. باش ئەی سەبارەت بە سوودەکانی و تێچۆکەشی تێچۆکەی ئەکەوێتە تقریباً 50 سنتە ماکسیمم لە 50 سنت تێپەڕ ناکە. هەروە سوودەکەشی ئەوەیە کە
ساڵانە یارمەتی ئەوەدات 500 میلیۆن گاڵۆن ئاوی پاک بۆ حکوومەت ئەگەڕێنێتەوە لە هەموو شوێنە دەتوانێت ئەمە بەکاربێنێت لە بەنداوەکان و سەرڕووی ڕووبارەکان. باشە کاگۆسکار ئەمێت باز لەوە بکەیت ینی ئێوە لە مانگینەوە کە دەستان بەم پرۆژەیە کردووە پێشتر هیچ لەم بیرۆکەیەتان هەبوو واتە پێشتر ئێوە لە هێزرتان دانابوو بیرۆکیی وایە یاخ پرۆژێکی وا ئێوە ئەنجامیەدەن ڕاستەکەی زانکۆکە ئێمە زیاتر فۆکسە خاتە سەرچی سەر ئەو پرۆژانی کەوا هاوکاری ژینگە ئەەکەن چۆ ڕاستەکەی لەم کاتەیە ژینگەی زەوی بەگشتی لە باری تێکچوونایە وە زۆر پیس بووە بۆیە ئێمە زیاتر فۆکسمان خسۆتە سەر ئەوەی کەوا چۆن ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی واروە جیان بگۆڕین و بەرەو باشتربوونی بەرین بۆیە ئێمە بە دوای ئەم پرۆژە ڕۆشتین کەوا چ شتێک بۆ ئێمە زۆر باشە پێشتر ئاین پێش هەموو شتێک پێویستە ئێمە سەرچە ئاویەکانمان پاک بکەینەوە و ئێساکانە بۆن ئەگەر لە دەربەنی خانە بەکاری بینین وە خۆتان ئاگادارم بە بۆنەی ڕووباری تانجەرۆکەوە و پیسی لێ فرێدرێ سەرچە ئای دەربنی خان زۆر پیس بەکەوا تەنانەت ئێستا بە کەڵکی خواردنەوەش نایێت. باشە کاگۆسکار ئێوە لە چ شوێنێک بۆم ئەمەتان کە ئەنجام داوە تاقیتان کردوەوە ڕاستەکەی لە چ شوێنە یەکەم جار لە ناو پوڵێکە لە ناو مەزبەحێکا تاقیمان کردەوە کە ئایا چکە ئاوەکە بێ سابەت بێ پێش هەموو شتێک دوای ئەوە کە لە پوڵەکە بەکارمانێنە ئەو تاقیکردنوێمان نەجاحەتی هێنا دواتر هاتین لەسەر ڕووبارێک عین لەسەر شوێنێک تاقیمان کردەوەکەوە ئاوەکەی لە بەری بڕۆ ئەویش چۆن بەتەنها ڕزی پێشەوەی تۆپەکەکەوە چۆنەڵی 5 پەنجە لەسەر و خۆی شەبەکێکمان داناوە 5 پەنجەش لە خوار خۆی لەبەرەوەی تۆپەکان پلاستیکن هیچیان سەر ئەوەی تر ناکەوێت ئاین بەرەو پێشەوە بڕوا دیاخۆ بڕوە و دوای ئەوە کە لە ڕووبارەکان شەبەکارمان هێنا ئەو کردداری بە هەڵمبوونەوەیمان بۆ کەم بووە بۆ ڕێژەی سایە پەنجە بۆچی لەبەری ڕووبارەکە لە بەری ئەڕوات یاین لە شوێنێک ئاسابن یەکەوە تۆپەکە هەوکاریمان بکات بۆ نێشتنی ئەو بە هەڵمبوونە. بەڵێ ینی چەند جار تاقیتان کردەوە هەربێک جا تاقیکردنەوە توانیتان بۆم ناسوود سفادەکەی ببینێن و یەکسەر دەرکەوت سەرکەوت و بیان پاش چەند جار تاقیکردنەوە دوو جار تاقیکردنەوە لە مودەی چەندێکا بوو لە مودەی 2 مانگە. بەڵێ ئەی کاگرێبەر هەنگاوی دوایەوە چیتر تانە بێت بۆم نا پەری پێ بدەن زیاتر بەرەو پرۆژێکی قوڵتر بڕوە. ئەی هەنگاوی دوایمان بەڕاستی بیرەکەینەوە پرۆژەیەکی تازتر دروستکەین کە هەر یارمەتی ژینگە بدات بیر لە پرۆژەیەکی تازە بکەینەوە. هەر سەبارەت بە کەمکردنەوەی بە فیرۆدانی ئاوی؟ بەڵێ. باشە ئەی ئێستا هیچ ینی پلانێکی استراتیژیتان هەیە سەبارەت بەم بابەتە؟ لە ئێستایان نەخێر. باش ئەی لایانی پەیوەندیدار ینی تا ئێستا کۆنتاکتیا بۆ لەگەڵ ئێوە یاخود پەیوەندی بە ئێوە کردووە؟ نەخێر تا لانی پەیوەندیدار نهاتۆتە سەر هێڵ پەیوەندیشمان پێوە نەکراوە. باشە ئەمێت سەبارەت بۆ فیستیڤاڵی کە چەند ڕۆژێک لەمەوبەر لە زانکۆی ئەمریکیەکە بەڕێوە چوو ئێوە پرۆژەکەتان لێوە تەقدیم کرد؟ بەڵێ. ئەی لێوەش هیچ بۆم نە هاوڵاتی دیکە کە سەردانی کرد بە بەرکەوتێ لەگەڵ ئەم پرۆژە هەبێ یاخوب بێوێت ئەم پرۆژێ بەکاربێنە؟ ڕاستەکەی زۆرێک لە هەوڵاتیان کە هاتن سێری پرۆژەکەیان کرد هەرمی بەدلیان بوو بەڵام هەرمی ئەوە نەبێ ئومێد بوو لە حکوومەت کە تەنانەت بیریشیان لەوە ناکردەوە کە چۆن بەکاری بێنە. بەڵێ ئەمێت دۆخسەتان لێ وەربگرم کاگرێبەر لە تۆ. دو قسەمان ئەوەیە هیوادارین سەرچاوە ئاوەکان ئەو هەر بەو شێوە ئاسانە بە فیڕۆ نەچێت و داواکارین لە حکوومەت کە زیاتر پەرە بە پرۆژەی گەنجەکان بدات کە پێشکەشیەکەن. بەڵێ کاگۆسکار. ڕاستەکەی کۆتا قسەی من ئەوەیەکەوە داواکارم لە حکوومەت بیرێک لەو گەنجانە بکاتەوەکەوە خاوەن چەندین بارە و پرۆژەی تایبەت و وارووا زۆرێکیش بەهرەمەندن کە ئاورێکیان لێ باتەوە گویان لێ بگرێت و پرۆژەکانیان بۆ قوبوڵ. بەڵێ زۆر سپاس بۆ کاگرێبەر بەرهەم کە خوێندکار بە هەمان شێوە کاگۆسکار ڕێبواریش کە هەردووکتان خوێندکارن پرۆژەیەکی سەبارەت بە کەمکردنەوەی بە فیڕۆدانی ئاویان ئەنجام داوە. خێر بێن. زۆر سپاس. وچانێک وەگەڕێینەوە.